ئەم شاندانە کاتێ ڕووەکەنە سلێمانی یەک لەوانی کە گرنگە لە بواری وەبەرهێنان و بازرگانیە ئەوەیە کە ئەو هێمنی و ئارامی و ئاسایشە ئەبینن کە لە شاری سلێمانیە ئەو با بڵین پێشکەوتنە ئەبینن کە لە شاری سلێمانی ئەمانە بۆ خۆی دەستپێکێکە بۆ ئەوی بتوانن دوایی کۆمەڵێ دەوڵەمەنی و سەرمایەدار و وەبەرهێنەری ئێمە ئەبینن کە ئەمانە هەمووی مایە دڵخۆشیە دیارە ئێستای دنیا ڕووی کردووەتە وەبەرهێنان و بازرگانی ئەم دوو سێکتەری گرنگی دنیاە بۆیە هەر وڵاتان کە یەنە شوێنێک کە ئەبینن ئەو شوێنە ئارامە و ئەو شوێنە خاوەن ئیمکانیاتەوە ئەو شوێنە دەستی یاوەتە پێشکەوتن ئەمانیش ئەیانوێ بەشدار بن وەکو تیمێک لەوە دیارە ئەوانیش جەماع برادرانی تیمی سعودیە زۆر ڕازی بوون لە هاتنیان و بەڵێنیشیان ناکە لە داهاتوە بە تیمی باش و بە تیمی ئیشکردنەوە بێن لێرە بتوانن لەگەڵ دەوڵەمەندەکان و وەبەرهێنەرەکانی ئێمە کاری باش بکەن.